خاڵی دووهەم ئێران و استراتیجەتی. خەڵکێک پێی سەیرە مەسەڵەن ئەگەر بڵێم مار هەیە بەچکە فیل قوتەدا، بەچکەیەکی فیل لە 400 کیلۆ بۆ 500 کیلۆیە، بەس مار هەیە توانێت ئەو قوت بدە. ئەگەر نەیتوانی یەکەم جار قوتی بدا، تەڵان دەمی زۆرە کاتەوە بۆ ئەگەر نەیتوانی قوتی بدا خۆی پێوە لوولەکە هەتا هەناسەی لە بەرە بڕێ و باریکتری ئەکات، بەڵام هەر قوتیەدا لەسەر ئەو نەفەس درێژەی خۆی. ئێستا ئێران زۆر شوێنی قوت داوە، بەوە نییە بڵێ گەورەترە لەو. ئێران عێراق بەم هی خۆیەزانێ. یەکەم سەرۆکی ئێرانی دوای شۆڕش ئەبولحەسەنی بەنی سەدر ساڵی 1970 تەسریحی داکەوتی بەغدا هی عێراق، هی ئێرانە، عێراق مڵکی ئێرانە. تەسریحاتی مەسئولینی تریان هەر لەو دەور و بەراوتیان نەوتی خلیج هی ئێرانە. دواییتر هەندێکی تریان کە غولویانە وتیانش باکووری ئەفریقا هەمووی عایدی ئێران بووە. لەبرە ئەو کەسێک کەوا بزانێ ئێران نفوز و ڕۆحی تەوەسع و بەرفراوان بوونی نییە یان کەمە یان بۆ مەساڵحی خۆیەتی یان بەس لە هیچ شیعی خۆیە گەڕێ بە هەڵەداچ. ئێران دەوڵەتێکی ئستراتیژی زۆر پشوو درێژە و بە شێوازی کۆمۆنیستەکانیش ئیشەکە، بە شێوازی جوولەکەش ئیشەکە، شێوازی فکر و عەقیدە، شێوازی مەدرسەکردنەوە، شێوازی ئیشکردن لە هەموو جەناحێکەوە ئەڕوا هەتاکو بەرامبەرەکەی بگرێ، وەکوڵەن بئەرجو الکاذب. لەبەرەوە ئەبێ زۆر زۆر لەوەش ئەو مسلمانە بەڕێزانە، ئەو داعیانە، ئەو مامۆستا بەڕێزانە، ئەو کەسایەتی ئیسلامیانە جار بۆ جار ئێوە داخەکرێن. هەموو جارێک، هەموو ساڵێک، هەموو مەرحەلەیەک داخێکی ئێرانتان پێوانرێ. جگە لە عەلمانیەتەکە، عەلمانیەکە ئیفلاسی کردووە، عەلمانیەتی کوردی، عەلمانیەتی ئەوروپی، عەلمانیەتی دەرەکی توانای ئەوەی نەماوە مواجهەی عەقیدەی ئیسلامی بکە. نەفکریان نەتوانێت، نەفەلسەفەیان نەتوانێت دەرەقەتی قول هو الله ئەحەدی ئێمە بێ، نەئەشتوان بە بەرنامەی سیاسی خۆیان بە دیموکراسی خۆیان ئێمە ئیغفالکەن زیاتر، یان بتوانن زاڵ بن بەسەر ئیسلامەکەمان. ناتوانن. قیەمی غەربیش ناتوانێت زاڵ بێ بەسەر قیەمی ئیسلامیمانە، ئەگەر چی بە تانک و تۆپ بە ئینقلابچیەکان ئەیهێنە پێشەوە. بەڵام ئەهلی ئیسلام هەر هەڵەسێتەوە لەسەر ئەو عەقیدە و بنەما و زەمینە فکریەی خۆی کەسایەتی خۆی داڕێژێت و ئەو نامۆیانە دەرەکاتەوە دەرەوە. پار ئاماژەم بۆ داوتم ئێمە شەڕێکی نوێ ئەبێ بە تووشمانەوە کە شەڕی سەفەویەتی نوێیە. بۆ یەوتم پێویستە ئیشکەین لەسەر ئەمە ئەساسەوە، ساڵێکمان تێپەڕان لەسەر ئەم قسەی کە کردومە. بزانە ئەمڕۆ باس لە هەندێک بەس بە ئاماژە هەندێک ئاماژەی پێکەم چەندمان زەرەر کردووە لەوەی کە نەکەوتینە ئیش کرد. باس لەوە ناکەم کە ئێران چۆن لە لوبنانە حیزب وڵای کرد بەو دەسەڵات دارەی کە توانیوێتی. سەرۆکیش ئەو داینە کە میشل عۆنە کە ئەسڵ عایدی مەسیحەکانە و لە مەسیحەکانە عایدی تایفەی مارۆنیە لە شوێنی میشەل سلێمان کە سەر بە سعودیە بوو. چۆن توانیوێتی ئەو دان؟ چۆن ئێستا ئەو کاتی دوای نەجیب میقاتی و فواد سەنیۆرە ئەوانە کە هەر حیزب وڵا دای ئەنان ئەمانە سونین، ئێستا چۆن کە ڕەفیق الحەریری هات کوشتیان، چۆن نایهەڵە سەعد حەریریش ئێستا حکومەتەکەی تەشکیلکە، چۆن ناشێڵن دەسەڵاتیان بەسەر ئەوەیە هەیە. ڕئیسی پەرلەمانیش لە خۆیانە نەبیه بەڕی. باشە، نەبیه بەڕی شیعی خۆیانە، ڕئیسی وڵاتەکە مەسیحیە بەسەری خۆیانە، ڕئیسی حکومەتەکە ژەواندایانێن، هەر سێ دەسەڵاتەکە. حەلقەی ڕابردوو بوو ئابزانم ئاماژەم بەوەدا کەوتم ئێران خەزعەلی لەگەڵ نوێنەری سەدر لەگەڵ حەسەن نەسڕوڵڵا لە لوبنان دانیشتون بۆ ئەو تەقسیم بەندی کە لە لوبنانە کرا چۆن ئاماژەم بۆدا چۆن حەلبوسیان هێنا کردیان بە ڕئیسی پەرلەمان و ئێران احتیمام بە فەل ئەدا، فەل احتیمام بە کەسێ نادا حیزبی هەبێ، بەڵام شخصیەتێک دێنە و ڕێکا بە ڕەمزێک و حیزب و دەسەڵات و قەوم و قەڵەباڵغیی بۆ دروستەکە. لای ئێمە مامۆستا عەلی باپیری وا لێ کرد. حەلبوسی ئێستا ڕئیسی پەرلەمانە، ڕئیسی حکومەتەکەش عادل عەبدولمەهدیە، ڕئیسی جمهوریش بەرهەم ساڵح. جۆرج بۆش ڕسمی لەگەڵ عادل عەبدولمەهدی هەیە و لەگەڵ بەرهەم ساڵح گوایەمانە هی خۆیەتی، سەقافەتیان غەربیە، بەڵام هەردووکیان لە بەردەستی ئێرانە. عادل عەبدولمەهدیش بە نفوزی ئێران دانراوە،
بەرهەم ساڵحیش بە نفوزی ئێران دانرا، ڕئیسی پەرلەمانی شەریک خۆیان، ڕئیسی حکوومەتی شەریک خۆیانە، ڕئیسی جمهوری شەریک خۆیان، و بەو شێوەش کارەکە نەسە لەسەر ئەساسی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان زەعیفتر ببێ لە مەدای چەندین ساڵی ترە بە ئومێدی ئەوەی نەک مامۆستا عەلی باپیری بۆ مرەشەحکرد خۆی ئەو شتێکی واریدە، بەڵام حەلەقەی دەوری مامۆستا عەلی باپیر کە ئێرانیزمەکانن ئەوانە هێنە پێشتر بە مامۆستا عەلی باپیریشی ناکەن، ئیشەکان بەو ئەکەن لە سەرەتاوە مامۆستا عەلی باپیریان کرد بە پرد بۆ ئەوەی دەوروبەرەکەی بگرن. ئەوەشە کە ئەیبینین چۆن ئێستا هەم نەهزەکان هەم سەلەفیەکان هەموو لە دەوروبەر ڕۆشتون و خەتە ئێرانیزمەکە بە دەوری مامۆستا عەلی باپیرەوە بە قووەت بووەوە. باز لە لوبنان ناکەم، باز لە یەمەن و حوسیەکان ناکەم کە یەکەم جار چۆن باوکی ئەم عەبدولمەلیک حوسییان دەعوەت کرد بەدرەدین بۆ قۆم، چۆن لەلایەن مایەوە چۆن حاوەلایانە کرد هەرچۆن بە قەناعەتی پێ بکەن بە ڕاستی مەزهەبی ئیمامی، ئەوان ئیمامی نین، باوەڕشیان بە ئیمام نییە، باوەڕیان بە 12 ئیمامەکەش نییە، باوەڕیان بە مەهدیش نییە، بەڵام ئێران توانی بەهۆی یەکێتی قوتابیانی ئەوان و یەکێتی لاوانی ئەوانەوە کە ئەو سەردەمە هەبوون و کەوتە ئیشکردن لەگەڵیان یارمەتیدانیان هەتاکو بوون بەم قووەت و نفوزە لەگەڵ یعنی لە ناڵیشانەدا و لە بزمار لەگەڵ عەلی عەبدوڵڵا ساڵحیش بوون کە ڕەقەمی سعودیە بوو، هاوکاری ئەویشیانە کرد، ئەمانیشان گەورەترە کرد، هەتاوەکو دوای نەتیجەتەن هەردووکیان کرد بە یەک باڵ هەتا بێن و سەنعا بگرن دەسەڵاتەکە بکەوتە دەستی حوسیەکان، ئەنجا لە ڕەقەمەکەی تر بدەن و بیان خەن و بیان کوژن. هەروکە ئاوەش ئیستیفادەیان لە ئەهلی سونەت کرد لە عێراقا، لە لوبنانە، لە شوێنی ترە. یەکەم جار خۆ من لە ساڵی 1995 چوون بۆ لای محەممەد حوسێن فەزڵوڵڵا لە لوبنان، چوشم بۆ لای فەتحیەکردن و جەماعەی ئیسلامی لەوێ. ئەو کاتە هێشتا جەماعەی ئیسلامی مسلحی مابوو، مجاهیدی مابوو بەرامبەر بە ئیسرائیل، ئەوان ناویان مقاومە بوو، لەفزی مقاومە ئێستا هەمووی عایدی شیعە و عایدی حیزب اللهە کە لە لوبنانە بڵێ مقاومە یعنی جەنگاوەرەکانی حیزب الله. چۆن ئەم شتانە ئاوا ئەگۆڕێن و احتیوا ئەکرێن؟ ئەبێ بزانی کە موسساتێکی گەورە بەدوایەوێتی، خەڵکانێکی زۆر مخەتتن پلاندا ئەنێن، گۆڕانکاریەکان بەم شێوە دێنە پێش. ناڵێم سووریاش ئێوەشەی خوێنەوە ئێوە شەندێکیتان چاو لێە. رووسیا قاعیدەی تەرتوسی خۆیە پاراست. رووسیا وەختە تەدەخولی کرد کە ڕژێمی بەشار ئەسەد هاواری لێ هەستا کەوتی ئێران احتیوامانەکە، چکە ئێرانیەکان بۆ هەر شوێنەگە چوون ئەیان گرت ئەهلی ئیمامی 12 ئیمامی خۆیان جعفەری ئەیان هەنا لەوێ نیشتەجیانە کردن لە عێراقی، لە ئەفغانی، لە پاکستانی، لە هەر شوێنێکی ترەوە بوو. حیزب اللهش هەر شوێنێکی ئەگرت ئەیکرد بە مەملەکەتی خۆی. قوسەیرە سەپایتەختی حیزب اللهە لە سووریا و نفوزی خۆی ئێستا بەرە ئوردونە بە ئەو چەکانش کە سعودیە لە فەڕەنسا کڕی بۆ جێشی لوبنانی، حیزب الله هەمووی پیشان داینەوە، هەمووی وەکو تابور داینابوون کە هەمووی چەکە تازەکان و مدەڕعی تازە هەمووی هی فەڕەنسی کە کەوتۆتە دۆست حیزب الله. ڕەمزێک هەیە لە بەرامبەرا شەیتانیزمێک کە ناویان ناو تەنزیمی دەولە، لە ئەهلی سونەت لە هەمووی ئەدەن بە ناوی ئەوەی کە ئەوانە داعشن. یعنی تەسەورکەن لە بەغدا حەشدی وەحشی بەرامبەر بە مامۆستا بەشیر وەستا بوون و یان وەڵا لەبەرەوەی داعشە وەهابیە. بەلای خۆشمانە زۆر لە مسڵمانی خۆشمان مامۆستا بەشیر هەر بە کافرەزان بە مرتەدیەزان، چونکەوە نوێنەری پارتیە لە بەغدا، نوێنەری حیزبێکی عەلمانی و ڕازی بە دیموکراسیەکەی پارتی، وازیشی لە ئیسلامەکە هێنا و لە مەشروعی ئیسلامی. لە کاتێکە ئەوان هەر ئەیانێت تەزعیفی بکەن چونکە مادام ڕەمزێکە ئینتیمای بۆ سونی ماوە، بۆیە بێعەقڵمان بەم شتانە بشکێ. کەوا بوو ناڵم لوبنان، ناڵم یەمەن، ناڵم سووریا، ناڵم ئەو نفوزانەی تری لە بەحرەینا، لە خلیجا، لە دەوڵەتانی ترا، با لە کورد و کوردستان و دەست پێ بکەین بزانین نفوزیان چەند زۆر هێنا. کوردانی ڕۆژهەڵاتی ئێمەیان چۆن پوکانەوە، لە هەموو کەسێکیاندا یەکەم جار بە ناوی کۆمەڵە کافرن، مرتدن، کۆمەڵی مارکسی لینینین، دوایی لە خەڵکیاندا بە ناوی دیموکرات. لە ئەهلی ئیسلامەکەی ئێمەیان هەموودا بە ناوی ئەوەی کە مامۆستا ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی خوای لەبێ عەقڵی بێشکردن ناشێ و ئەڵێ بێ لە ماوەی مانگێکە ئێوە مزگەوت بۆ ئێمە دروست بکەن لە تاران و لەم جۆرە قسانە کە لە خۆیانمان بیستووە. ئەو کاتێک کە غالب هیمەدیەکە لە سەرانی ئیخوان الموسلیمین هاتوچۆیەکردن بۆ تاران، واروە سەرانێکی تریش لەو سەردەمانەیە کە معجب بوون بە شۆڕشی ئێرانی.
واش نەبوو وردە وردە لە ئەهلی سنەتی ئێمەیاندا قوت و نفوزی خۆیان عسکەری مخابراتی و احتیواکردن مەلاکانمانیان احتیوا کرد سۆفیەکانمانیان احتیوا کرد لە گەنجەکانمانیاندا ئیترەوانی کە ئەعدام کران و ئەوی مسلمانی ملتەزیم و چاکیش بوو بە تۆمەتی هیرۆین و مخدرات ئیعدامیانەکردن لە لەعنەت ئابادیش قبرستانی لەعنەت ئاباد یعنی لەعنەتاوە لەوێ دفنیانە کرد بۆ گوایە ئەمە کۆمەڵەن و هەندێک لەمانە هەر لەو ئەهلی ئیسلامە بوون کاک ناسری سوبحانی ڕەحمەتی خوای لێ بێ کە عەلامەیەکی گەورەی ئەهلی سونەت و جەماعەتە لە لەعنەت ئاباد دفن کرابوو دوای تەعزیب دانیش کە شەوی لێ شکابوو لەژێر تەعزیبەوە ئیعدامیش کرا بەنسبەتی کوردانی ڕۆژهەڵاتەوە بە تەواوی کەوتنە بەردەستی چونکە دیموکرات نەیتوانی لە زەمانی عەبدوڕەحمان قاسم لۆیان نەیتوانی پلانی دوژمن کە ئەو هجوومەی ئەوەی هێنە بە پلانێکی معاکس بەرامبەر بەو بەکاری بێنێتەوە دینی بەکارەناو تۆ لە بەرامبەرای ئیسلام بەکاردێنیتەوە ئەوەڵە شیعەگەرێتی تۆ بێ بڵێ سونی گەرێتی ئەو عەقیدەی قەبرپەرستی و شرکی هێناو تۆ بێت تەوحیدێک و خواپەرستێکی ڕاستەقینە بێنیتە پێش ئەو لە مەزهەبی فقی جەعفەری خۆی ئیستیفادا کە تۆ هەموو کوردەکەت شافعی مەزهەبن بەڵام قاسم لۆکەتی جاهێکی چەپی هەبوو هەروەها سەرانی تری دیموکرات نەیانتوانی ئەوە بکەن نەشیانتوانی هەتا ئێستاش وەکو هەموو ئەو عەلمانیەتانەی باشوور سەقافەتی ئیسلامیان دەربارەی ئیسلام بەقەدەر مناڵێکی ئیبتیدایی یەمەنی نییە بەقەدەر مناڵێکی ئیبتیدایی میسری نییە یا مەغریبی یا پاکستانی یا شوێنێکی هیچ معلوماتیان لەسەر ئیسلامەکەنی ئەوەی کە هەیەە لە کتێبی دژمنەکانەوە سەیریان کردو کە دژمنان چۆن ڕخنیان لە ئیسلامەکە گرتو ئەجنا تەحەدایانەکەم ئەلمانیەکی کورد هەبێ کتێبێکی وەکو کتێبی ئەلیسلامی سعید حەوای خوێندبێت کە هەر باسی ئیسلامەکە یەک مجەلدەکە ناوی ئەلیسلامە بۆیە ئەمانە زۆر زەحمەتە ئەبینی یعنی ئێران زۆر ئاسان لە نەبوونی ڕەتفعل کاردانەوەیەکی بەقووت نەبوونی زەمینەیەکی عەقائیدی ئینتیمایەکی دینی فەهمێکی سیاسی فکرێکی ئیسلامی بەقووت بتوانە شوبهەکانی ئەوان ڕەتکات ئێران چۆن نفوزی لە باشووری ئێمە دروست کرد یەکەم جار پەیوەندی لەگەڵ یەکێتی هەبوو لە کۆنەوە هەر هەیبوو ئەو کاتەی ئیمام خومەینی هێشتا لە پاریس بوو جەلال تاڵەبانی ئەم فواد مەعسوومەی بۆ نارد بە وەفد بۆ لایەن کە ئێمە ئامادەین لە خزمەتتان نابین پەیوەندی هەر هەبوو دوایش کە یارمەتی قاسم لەو دیموکرات و کۆمەڵە و گروپەکانی تریاندا لە سنە و لەو شوێنانە کە ئێران هات و هەمووی مەفەح کردەوە هەمووی ڕادا یەکێتی هەر پەیوەندی هەر هەبوو بە ئێران دواییتر کە بزوتنەوەی ئیسلامی دروست بوون لەشکری ئیسلامی لە 82 دوای ڕابطەی ئیسلامی لە 85 بزوتنەوەی ئیسلامی لە 87 کە بوو بە ڕەقەم و نفوزێک ئێران بە قوتری کرد ئەم جارە بە بزوتنەوەی ئیسلامی لە یەکێتیدا تا یەکێتی هێنایەوە احتیوای کرد اینجا لە ناو خودی بزوتنەوەی ئیسلامیە خەتی مامۆستا عەلی باپیر باڵی ڕابطەکان یەکەم جار پێش ساڵی 91 باڵی ڕابطەکانی بە قووەتە کرد ئەویست بیان کاتەوە بە یەک بۆی دژی باڵی مامۆستا مەلا عوسمان و باڵی سەرکردایەتی بن چێش کرا بەواجهە مامۆستا عەلی باپیر کە گەنجێ بوو تازە پێگەیشت و خۆی ناسی بوو قسەی ئەزانی و قسەیە کرد و خەڵکێک تەئیدیە کرد و ئەو مەلایەنەش چەپڵیان بۆ لێدا بۆی زیاتر بچێتە پێشتر ئەویان کردبوو بەواجهە خۆشیان پیان خراپ ناکرد لە سنەش دانیشت بوون لە باشوورە دوایی وردە وردە ئێران ئەیزانی کە تەشەیوعەکە بڵاو نابێتەوە لە ناو کووردە بەڵام هات فکری معتەزیلەی زیندوو کرد معتەزیلە هەر خزمەتی ئەوانەکە سۆفی گەرێتیەکەی تەشجیع کرد لە ڕۆژهەڵاتە سەمەرەی هەبوو بەڵام لە کوردستانە لە باشووری کوردستانە ئەمجارە تەئیدی عەلمانیەکانی کرد وەکو دکتۆر سەلاح الساویە فەرمێت لەکوێ شیعە هەبوو عەلمانیەتیش لەوێ زەرعە بێوەڕێ لە وڵاتی سونیە لەکوێ عەلمانیەت دەسەڵاتی هەبوو ڕێگا بۆ شیعە کرێتەوە هەردووکیان وەکو لازم و مەلزوم یەکتر چووکە هەردووکیان بەرامبەر عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت و حاکمیەتی شەرع وەستنەوە لە باشووری کوردستانەوە بە خەتی مامۆستا عەلی باپیرە زیاتر پێشکەوت باڵی مامۆستا عەلی باپیری وردە وردە گرتبوو یەکەم جار وەکو مامۆستا شێخ محەممەدی بەرزەنجی مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و مامۆستا محەممەدی ڕازی و مامۆستا سەدیقی سەرگەتی و ڕەحمەت لەوانیان کە مردوون و کۆچی دواییان کرد ئەو باڵی وردە وردە بە قووەتە کرد تا ئیتر وردە وردە مامۆستا عەلی باپیریش وەکو گەنجە گەهاتە پێشەوە تا ئێستا ئیتر وردە وردە دەوری ئەو نامێنێ ئەنجا
ئەوانەی ئێرانیزمەکانی دەوروبەری خۆی. مامۆستا عەلی باپیری بە قووت کرد بە هەندێک لە واجهاتی لە دەوروبەری خۆی کە ئێستا هەندێک ڕموزی ئەوانە لەگەڵی تڵاع لەگەڵ قەرارگان ئەنجا هەیەیان هەتا ئێستاش دەرناکەوێت وطبعا من ئەشیان ناسم بە ناسین وەکو کەسایەتیان چەند کەسێک لەوانە کە دەرناکەون بەڵام تیجارەتی مامۆستا عەلی باپیر هەروانەیە خەتی پاراستنی ئیطلاعاتیەکە با بڵێن هی معلومات و مخابراتیەکە هەر ئەوانەیکەن لە سەردەمانەکە کاک مصلحی کرد. کاک مصلح برای ڕوخسارخانە ڕەحمەتی خوای لێ بێ خێزانی یەکەمی مامۆستا عەلی باپیر. کاک مصلح ئێستا گۆڕانە. کاک مصلح ئەوەندە دوورکەوتەوە لە مامۆستا عەلی باپیر کە دووریش کەوتەوە لە پرۆژەی ئیسلامیش بڕوای بە هیچی نەمێنێ و ئەسراری گەورەی مامۆستا عەلی باپیرش و ئەو فترانی کە هەمووی باسی شیەکەمەوە لای کاک مصلح ئەتوانە بە مجلد کتێبی لەسەر بنووسێ و ئەشتوانن هەموو کەسێکیش ئەتوانێت لێی بپرسێتەوە ئەگەر ڕاستگۆ نەبووم لە هەرچی شتێک کە وتومە بەرامبەر مامۆستا عەلی باپیر و ناوەکانیش بە عەمدەن ناڵێم ئێستا لەبەرەوە ئێران مامۆستا عەلی باپیری لە یەکەم ڕۆژەوە وەکو باڵندەیەکی خۆی بازێکی خۆی کەوێکی خۆی بۆ شەڕەکەوی خۆی ئامادە کرد پەروەردەی کردووە یارمەتی داوە چەکی داوەتێ تەدریبی پێ کردووە بە ئەفرادەکانی قووەت و نفوز و ئێستا شتێکی زۆر تەبیعیە کە دوو کەناڵی ئاسمانی سێ کەناڵی ناوچەی هەبێ لە کاتێکا کاک محەممەد حەکیمە دێمە کرەی مەقەڕەکانمان پێ نادرێت ئەو زەمانە ڕۆی ئێستا ڕقەمێکی کاریگەرترە چۆتە مەرحەلەیەکی ترەوە دوایەوەی بزوتنەوەی ئیسلامی نەما بۆیە گۆڕان تەزعیفەکە ئێران گۆڕان تەزعیفەکە لە بەرخاتوی کۆمەڵ بێتە سەروتر هەمان قسەکانی گۆڕان هەر بە کۆمەڵ ئەڵێتەوە یعنی کۆمەڵ و قسانە ئەڵێتەوە جناخۆ مەشروعەکەی ئەوەکو ئەو نییە سۆران عومەر دێنێ بۆی لەگەڵ عەلی حەمە ساڵحا دەرکەوێت بەڵام عەلی حەمە ساڵح بیرمەندێکی فکری سربەخۆی نیشتیمانیە سۆران عومەر ئیطلاعاتیە ئەلەم ئینتیخاباتەی ئەخیرە پیاوی مسلمانی ناو کۆمەڵ پێی ڕاگەیاندوومەتەوەڵێ هەشت جنسیان دا بە منوتیان بڕۆ بەس دەنگ بدە بە سۆران عومەر بە تەزویر ئێستا کۆمەڵەکان کە زۆر فەخر و شانازیەکەن بەوەی کە گوایە ئەوان سەرکەوتون و خۆشحاڵیشن بۆ یەکگرت و دەنجی کەم بۆ ئەمان دەنجیان لەو زۆرتر هێنا و کورسێکیان هێناوە لە 115 دەنگەکان بە تەزویر دراوە بە کۆمەڵی ئیسلامی لەبەر تۆ نابێ وا حساب بکەینەوەندە جێل بین و بزانین سۆران عومەر وەکو عەلی حەمە ساڵحە عەلی حەمە ساڵح هەڵقوڵاوی معاناتێکی ناو میلەتەکەیە و فعلا محاسبی ئومەتەکەی خەڵکەکەیە و واجهەی گەورەی گۆڕانیشە جێی احترامیشتیە بەس سۆران عومەر کابرایەکی مەجهول نا لە نەسەبی بەڵام کابرایەکی مەجهول لە ڕووی ئیسلامی و عەلمانی ئیطلاعات ئەو کاتی عملیاتی دڵیان بۆ کردەوە کردیشان بە پیاوی ئێران دواییش بە زۆر کردیان بەناو کۆمەڵی ئیسلامیە کە ئەبێ قبوڵت بێ ئەژنا مامۆستا عەلی باپیر ئەویست وەکو سەحوفیە بەکاری بێنە دژی کاک ماکوان بەڵام پێیان گەیان وردە ئێستاش خەتی سەلەفیەکە ئەبێ مەلا مەڕوانیان لاداوە بۆی سۆران عومەر بێتە شوێنی لە پەرلەمانی کوردستانە بۆیە نفوزەکانە بێ حساب بکەی کە تۆ لە سەرەتاوە لە باشوورە چۆن بە یەکێتی لە 97ەوە یەکێتی بوو بە ڕەقەمی ئێرانی لە معادلەی قەومیەتی کوردیە یان لە کوردایەتێکەیە یەکێتی ڕەقەمی ئێرانە لە لای پارتی بەڵام پارتی محاولەیە کرد بە مغناطیسێکی گەورەتر هەر چۆنێک بێ هەندێکیان ڕاکێشێتەوە بەڵام نەیتوانی خانەوادەی حەقیری جەلال تاڵەبانی ڕاکێشێتەوە ئیلا هەولێریەکان نەبێ کۆسرە تۆر سەلام بایز و فڵان و فیستان وەکو عادەتی پارتی بەڵام ئەم خانەوادە تەواو ڕۆشتن زۆنی سەوزیان تەسلیم کردو لە 150 کوردستانیان تەسلیم کردو کاکە لاهور هاتووەڵێ بەڵێ من بە هەڵەدا چوون بەرز لە مەسەلەی کەرکووکە بەس کاکە وەرن ڕاستی کەینەوە دوای چی دوای ملیارەکانت وەرگرتو دوایوە کە کوردت پێ ئیفلاس کردو دوایوە کە بە مەرحەلەی ئەم هەموو خوێن فرۆشیە کوردت هێناوەتەوە دواوە ئێستا لە وەرن با چاکی کەینەوە کە تۆ جزئێکی لە وێران کردن خۆ تۆ جزئێک نی لە چاکردن یعنی شتێکی سەیر هەیە ماگەر مەسیری ئەو میلەتە و خەڵکە مسەقەفە خاوەنی 100 ساڵ خەبات
نفلسطيني نأريتيري لإما مسقفترني لخباتي قومي خويانا هي إما تولاني ترى لي يردو كان لكشمير لأريتيريا لفلسطين كأوانا شعبي كي زور مسقفن بو خباتي خويان نابيني بيرجنيكي نخوانوار چون باوشكا با قدي دار زيتونك أبوي يهوديك نيبرتو إسرائيل نيبرتو دفاع لها مشتيك خويك لكياني لسربوشي لإيماني لزماني لكلتوري لثقافتي لها مشتيك أو لوتكي وعي درس بوه لوتكي وعي قومية وعي إسلامية وعي اجتماعية بلام سيري لا إيما جلال طالباني الله من كركو كريكم هاي كركم موقبادو كركشم بافي الله جارك صلاحيتم دا دست لولا عبد الله قسري بو كشت مهاتو وكو سلمان شاء سلمان الله جارك صلاحيتم دا ام كري كرم حمي كرم شو لولا جمال خاشقتي بو كشت موتو شو فصاحتي كردو كلي درناج يكرت عم بخيو كردو انجا السيد جلال طالباني جاش بكتي كري ليبو لحمو دنيا كر جاشي ليبي كتي لولاتي ام العجائب السبعة كبوه بالسبعين لسرسور هنا ركاني جهانا ويك جاش كري ليبو أبي أما بزانين كي يشيتي بم خانواد حقيرة ويسا بخانوادي طبعا لاهور جنگي وأماني تري همو يشيخ جنگي أو أنا همو يعني أو معادلين كالبردستي قاسم سليمانيان ولبردستي إيرانان ورقمي إيراني إما يسقسم أنزور لسر أوانا نية قسمان لسر ختي إيرانيزم كينا وإسلامية كان ككومالة مامۆستا عەلی باپیر و کۆمەڵ خەتی ئێرانیزمەکان لە معادلەی ئیسلامی کوردستانی و جوزئێکیش بوون ئەم جارە ڕەقەمێک بوون کۆمەڵ بۆی نەچنە بەرەی ئیسلاحەکەوە کە یەکگرتوو بزوتنەوەی ئیسلامی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیتیا و دکتۆر خالید و ئەوانی تر ئەمان هەر چۆنێک تموحیان خستە بەردەستیان بەڵام ئێران نەیهێش بێنە ناو ئەم معادلەیە بۆی ئەمان نەبن بە یەک جەبهەیە كاتە لە قازانجی ئەوان نایەتەوە لە قازانجی مەدرسە سونیە ئەهلی حەل و عەقدەکە یا ئەهلی سونەت و جەماعەتەکە دێتەوە ئەو کات بۆیە طموحاتیشیان خستەوە بەردەستیان و بێخەم بن و ئێوە نابەزن سەرکەوتووە بن لە 115 سەوتەکانیشان بەم شێوەیە بۆ داون کەوا بوو ئێران کۆمەڵ خەتی ئێرانە لە معادلەی ئیسلامیەکانی باشووری کوردستانە یەکەم جار بە خەتی مامۆستا بە خەتی ڕابیتە بە قووەتی کردنەوە خەتی ڕابیتەی بەرامبەر بە خەتی مامۆستا مەلا عوسمان دائەنایەوە هەرچەنە ئەیانزانی خۆ مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود و ڕەحمەتیانی تر ئەو بەڕێزانە خەتی سعودیە نەبوون بەڵام لەبەرەوەی دکتۆر فلێح سامەڕایی و چەند شەخسیاتی تری زمانی پەنجاکان و شەستەکان یەکتریانە ناسی و لەگەڵم خانەوادە بەڕێزە مجاهیدەیە پەیوەندیان بە یەکەوە هەبوو شێخ فلێح سامەڕاییش لەوێ لەگەڵ مەلیک فەیسەڵ و ئانە زمانێکی قەدیم پەیوەندیان هەر هەبوو ئەیوت ئێران ئەیوت ئەمانە نابن بە ڕەقەمی من بۆی ڕابیتەکانی گەورە کرد بە قووەتە کرد بە ڕابیتەکان تازەوە ڕەقەیان سوتا بوو چۆن مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسیت 5 فیشێکی بەرکەوتوو لەگەڵ پاسدارانە وەختێکە چوون هجوومیان کرد بۆ دیموکرات هەر پاسداریش لێیدا مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی کە بوو بە وەزیری عەدل لە حکوومەتی کۆسرەتە ئەوە فیشەکەشی بەرکەوت زستان بوو تەمومش بوونیان نەبینی پازارەکان لێیاندا دوای هەر پازارەکانیش بە پەلەپەل بەو بەفرا هێنایان خوا ڕەحمی پێکرد نەمر خەتی ڕابیتەکان ئەو ئێرانیزمە بوون دوای مامۆستا عەلی باپیر کە بە قووەت بوو بە خەتی مامۆستا عەلی باپیر کە 91 بوو هاتینەوە ئەمدی و دوایی مامۆستا عەلی باپیر خەتی تەنزیمی وەرگرت لەبەرەوە نێتوانی خەتە عەسکەریەکە وەربگرێت بە تایبەتی دوایی تر کە دکتۆر ئیبراهیم بوو بە خەتی بڵێ مەسوولی مەکتەب عەسکەری ئێمەش ئەو کاتە لە 1495 گروپی ئیسلاحمان هەبوو لە ناو بزوتنەوەی ئیسلامی بۆ ئیسلاحکردنی ئەم دوو باڵی هەردوو مامۆستا عەلیە محاولەیەمان کرد پارسەنگێکی تیا بگرین ئەو کاتە قەرارگا نەیەتوانی مامۆستا عەلی باپیر جیاکات و جیاشی کردایەتەوە بە لە ناوچەکە خۆی بڕوە ناوچەکە عایدی سەرکردایەتی بوو بۆیە وردە وردە مامۆستا عەلی باپیریان بەم شێوەیە بە قووەتر کردەوە دوای کە زانیان لەوە زیاتر بە قووەت نابێت چکە لە ڕووی تەنزیمی ئەوە مامۆستا عەلی باپیر نەیەتوانی فکر و خیتابێک داڕێژێ نە بەرامبەر یەکگرتووی قوتابیان بێ خوێندکارانی ئەوی دکتۆر ئازاد گەرمیانی دروستیان کرد لەگەڵ خاڵەکاوە و لەگەڵ ئەو مەجموعە برا بەڕێزانە نە بەرامبەر تەنزیمی ئەمە ژەیتوانی بوەستێتەوە هی ئیسلاح چکە لە سلەیمانی 6 ناوچەمان هەبوو هی تەنزیمی سیانی عایدی ئەمە بوو سیانی عایدی مامۆستا عەلی باپیر
ئەوانەی ئێمەش هەموو چست و چالاک بوون بەرامبەر بەوان بەڵام وانیان و هەر ئینقلابەکە بکەن بەسەر مەڵبەندە بۆیە هەوڵانەدا کە باڵی مامۆستا عەلی باپیر بەقووتکەن بە ناوی تەنزیم بە ناوی مامۆستا محەممەدی ڕازی فترێک کرا بە تەنزیم نەیانەتوانی لەو حەجمە زیاتر نەیانەتوانی ئەم جارە چیان کرد هاتن نەهزەکانیان هێنایە ناوە نەهزەکانیان خستە باڵی مامۆستا عەلی باپیر بۆی زۆرتر بن زاڵ بن بەسەر بەرەی سەرکردایەتیە لە ئینقلابەکەی لەو کۆنفرانسەی ئەخیرا کە لە تەوێڵە گیرا تەواو نەهزەکان تەلاقیان خواردوو کە لەگەڵ مامۆستا عەلی باپیر و ئەو قائیمەیە بن و ئەوان بوون بە زۆرینە بۆی تەرەفی ئەولا بکەوێ ئەنجا کە بە قووەت بوون خۆیان ئەندامانی سەرکردایەتیان زۆرتر لەگەڵ بوو ئێران تەشجیعی کردن بە فیتی نوریان کە مەسئولێکی قەرارگا بڕەبت بە ئاغا محەممەدی کە سکرتێری ڕەفسەنجانی بوو بەو خەتەیە لە تەکیەکەی تەوێڵە نەک مزگەوتی گەورەکەنا لە خواروتر ئاغای نوریان لەگەڵ یانە دانیشت و کۆبوونەوەی کرد و کەیترە بگەنە نەتیجەوە کە جیا ببنەوە و نەهزەکانیش بەرقەیاندا بە ئێران ئێمە خۆمان بەرقەکەمان بینیم لە خزمە مامۆستا مەلا عەلیا بووم لە ژوورەکە لە ئوتێلەکە بەرقەکە کابرای ئێرانی هێناوتی ئاغا ئەوەتە ئەوانەی نەهزە هەموو ئیمزایان کردو کە ئێمە مامۆستا عەلی باپیر ئەمیرمانەبێ بەو ڕازی لەبەرەو مەجای ئەوە نییە کە یەک بگرنەوە تەوا ئەو ئینشقاقیان دروست کرد و پارەکە جەلال تاڵبانی وتی من بە ئوسلوبی خۆی وتی کاکە من مدیری بانقم ئێران ئەڵێ بیدە بەم عەلیە بەو عەلیەی دەم بۆ کەسە بە زۆڵێتی طبعا بەرنامەکەش وا بوو ئیتیفاقیان کردبوو مسبقاً کە ئیدرە بە مامۆستا عەلی باپیر بۆی لە ڕووی مالیەوە احتیاجی نەبێ و مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی لەولا کە ئەو ڕابەر بوو دووەم ئەوان وردە بپوچێنەوە و بەرەی مامۆستا عەلی باپیرش بە قووت بێ و خەتی ئێرانیزمەکە بە قووت ببێ بەڵام بە نەهزەکان بە نەهزەکان بە قووت بوون کە ئێستا نەهزەکان بۆ خۆیان وەکو ئامێرێک بەکارهێنراون و فڕێدراونەتە دەرەوە احترامم بۆ دین و ئیلتیزامەکەیان ناڵم وەکو پەڕۆ بەکاریان هێنان و فڕیاندانە ئەولا دوایی لە زەمەنی دروستبوونەوەی جیهاد و ڕوحی جیهاد و بەرامبەر احتیلال و تەنزیماتی ئیسلامی و جەیشی ئیسلامی و قاعیدە و ئەوانی ترکە لە کوردستانیشان نفوزیان دروست کردبوو لە ناوچەی مسەلەسە سونیەکەوە کە ئاسان بوو هەموو بگەینە یەکتری هاتن ئیستیفادەیان لە سەلەفیەکان کرد لە ناو بزوتنەوەی ئیسلامیە لە ناو کۆمەڵی ئیسلامیە مامۆستا دلێر مەلا مەڕوان کاک عەبدولباری مامۆستا نەبەز فڵان فیسار ئەمانیان هێنایە پێشەوە هەمووی ئەهلی ئەوەشن کە لە پێشەوە پیاوی چاکن پیاوی مسلمانن پیاوی دڵسۆزن سادقن سەرڕاستن لەگەڵ دینەکە بەڵام بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان لە جیهادیەکە بدەن و بمێنەوە لەگەڵ کۆمەڵە بالتالی ئێران ئیستیفادەکات بۆیە دواییش مامۆستا دلێر برای کاک دڵشاد گەرمیانی یەکەم سەوتی هێنا لە کۆنفرانسەکان بەڵام ئێستا لە هەموو کەسێک کەنار دراوترە نایەڵەن هەر دەرکەوێ دوو جار دەرکەوت جارێکیان بینیمان چوە بۆ لای باڤێڵ بە زۆر هێناویانە بۆی شەرعیەتێ بدا بە زیارەتەکەی باڤێڵ دوای 16 ئۆکتۆبەر دوای ئەو خیانەتە گەورەی ئەبینی اینجا مامۆستا مەڕوانیش مەڕوان گەڵاڵی کە هی فراکسیۆنی کۆمەڵ بوو لە پەرلەمان تەواو ئەو لاچوێسە سۆران عومەر لە شوێنێتی حاجی بیلال ئەو فەزاحەتانەی لێ دەرکەوت خەڵک لێی لە چەپڵەدا عەورەتی دەرکەوت تەواو پێیان عەیب نەبوو ئەوانی تر هاتوونەتە پێش هەرچی ئەوەی کە حرەکە دەکا لەگەڵ مامۆستا عەلی باپیرە ئێرانیزمەکانی دەوروبەری محەممەد حەکیم حەسەن بابەکر سەلیم کۆیی کاک عەبدولستار کە ئینسانێکی پاک و سەرڕاستە باشە بەڵام هەر لەگەڵ مامۆستا عەلی باپیرە هەرەو خەتەیە ئەنجا کاک ئارام کاوە پێنجێنی سۆران عومەر و حاجی بیلال و خەڵکانێکی تر ئەمانەش دەرەکەونەوە وەک لەوەی نەهزەکان ئارام قادر مرتد بۆ ڕۆیشت هەندێکی تر لەگەڵ ئەو ڕۆیشتون هەندێکی تر ئەساسەن نەهاتن هەر بۆ ناو کۆمەڵ دانیشتن هەندێک بە مەشغوڵ بوون بە پرۆژەی تیشک و بەرنامەیەکی تریان لەو بابەتانەی تر ئیشیان کردیا سەر بەخۆک و دکتۆر فازڵ قەرەداخی هەندێکی تریش وەکو مامۆستا داراتەوە لێ بڕاوەسە بۆ دکتۆرا وەرگێ و وازی لە وەزارەت و لە تەشکیلاتەوە مشتێکی تر هێناوە بۆیە ئێستا بینی ئێران نموذەجەکەی خۆی پێگەیاندووە هێناونێتە پێشەوە وەکو قووەت و نفوس اقتصادیان بە خێویانەکە لەگەڵ گۆڕانەکردنی بە هاوشان بۆی دژی بەرەی پارتی بن ئەگەر گۆڕان ڕێکەوێ لەگەڵ پارتی ئێران مەجبورە بێ کۆمەڵ بە زەعیفی نەهێڵێتەوە کات
ئەگەر گۆڕان و یەکێتی لەگەڵ پارتی اتفاقکەن و حکومەت تەشکیلکەن ئێرانیش و کۆمەڵیش مەجبورە بن باریشی کەنەوە هەموو قسانێک کە کردیانە بەرامبەر بە پارتی قوتی بدەنەوە بێن بۆی لە خوارەوە على الأقل فرێ نەدرێنە کەنارەوە تەهمیش نەکرێن بەشدار ببنەوە تیایە بۆیە بێ ئەقڵمان بەم لوعبەیە بشکێ کە ئێمەی ئەهلی سونەت و جەماعەت ئەم جارە زەربەیەکی گەورەتر کە لە یەکگرتوش دراوە یەکگرتو چەند جار وتمان بیجامە لە پێن وتمان جەمعیەتێکی ئەخلاقین وتمان بێپڕۆژەن وتمان کلچی پارتین هەمووی ڕاستە ئەنجا معتەزیلەیان تیا پێیا بوو مولحیدیان تیا پێیا بوو ئاخر شدێت قادیانیشیان تیا پێیا بوو یەحیە مەلا ڕەوف ئێکا کە چیتان پێوەماوە کامەیە ئەو بەرەی سونیەی کە ئێواتانەوەی بیپارێزن ئەنجا دێنە مەرحەلەیەکی ترەوەش بزانن پاریش وتم پاروتم مەرحەلەیەک دێتە پێشەوە کە ئێرانیزمەکان ئێران خۆی بە ئیتلاعات بە قەرارگا یان بە دەستی سونی جێ لە سونی ناویان ئەکەوێتە کوشتنی داعیە سونیەکانیش ئێستا کەس نایەرە مەقالێ بنووسێ لەسەر ئێران لە زۆنی سەوزا کەس نایەرە کتێبێک بنووسێ بە ناوی خۆی لەسەر ئێران خەڵک لە ئێران ئاینووسێ لەسەر ئێران کەچی لە سلێمانی و زۆنی سەوزا ناوێری بینوسی لەبەر هەتی و مچەکانی دژە تیرۆر و هەتی و مچەکانی لای ئەو عایلە حەقیرەی تاڵەبانی ئیسلامیەکانی ژەبن بەم ڕەقەمە کەوابوو کۆمەڵ ژمارەی ئێرانە ی ئێرانیزمە لە بزاوتی ئیسلامیەکانی باشووری کوردستان بە هەمان شێوە ئێران چۆن گەیشتە ڕۆژاوە چۆن گەیشتە ناو ئەوانەی سووریا ئەوانەی سووریا و سەر بە پەکەکە بوون هەموو لە قوباڵی پەکەکەن بەڵام چۆن ئێران گەیشتە لایەن بۆی هاوکاریان بکە دانیشە لەگەڵیانە ببن بە زەختێ لەسەر تورکیا بۆی تورکیا نەتوانێت لە هەندێک ساحەیە وەکو ئەفغانستان کە تورکەکان ئەگرێت تورکمانەکان یان لە ئازەربایجانە بتوانێت منافسەی ئێران بکاتەوە تایە یا لە زۆر شوێنی ترە تەڵەن و هەروە ساحەی سووریاش ململانەیەکی گەورەی هەردوو لایەن بە نیسبەتی پەکەکەشەوە ئێران هەموو دەعمێکی پەکەکەیە کرد ئێرانێکە لە ئوسلوبەکانی کە ئێمە ڕەفزمان کردو ئەیویست ئەمە لەگەڵ ئێمە بکوەکو ئەنسار لەسەر حدودی مەلعونی بینی تورکیا و ئێران پەکەکە لەم منطقانە ئەبوو کە جەیشی تورکی هجومی هێنا ئەمان داخلی ئەرزی تورکیە بوون ئەرزی ئێرانی لەم ئەرزە ئێرانیانە جەیشی ئێرانی لێنە ئەمە دژبان و ئەوانی تر و هەرچی کە لەو ناوەن ئەوانە نە ئەمانە هاتنە شوێنی تر بە تایبەتی لە سستانە ئەمانە هاتنە ئەو گوندانە داوایان لە ئێمەش کردوا بوو لە کاتی بیارەیە وتیانە گەرەوە هەستپێکە نەزان چووکە ئەمریکا حتمما لەوانێ لێتان بدەنیا هجوومتان بکەنە سەر و ئەوانە ئەشەیە و بچنە ئەو دی و تەبان هەر بە سونی خۆمانیانە ڕاستپارت هات بە منی و دوتی شتێکی ئاوا هەیەەوە توانە ئیسیفادێ بکەن و تەجروبێ بەکاربێنەوە ئێمە نەمانوێرا بکەوینە ئەم خەتەوە چکە مازانی ئێمە وەکو سەلەفیەکی توندڕە و بەرامبەر بە شیعەگەرێتەکەی ئەوان ئێمە خۆمان پاراست بوو لەوە ترسان کە بکەوینە دەستیان دوایی ئێمەش وەکو ئەوانی تر لێک بەم هەموو قووەت و نەفوزە عەقایدەی خۆمانەوە بەم سەر بەخۆیی خۆمانەوە زمان بە برینی خۆمانە دێنین بۆی خۆمان بە مستەقیلی بێڵینەوە بۆیە شتێکی زۆر تەبیعیە کە ئەبێ عەقڵمان بەمە بشکێ کە ئێران چۆن توانی لە کوردستانی ئێمە کە دەوڵەت نییە وەکو مار بخشێ لە ڕۆژهەڵاتە هەموو کیانی ڕۆژ هەڵات بگرێتەوە بە جیهادی سازندگی بە جیهادی تر بە قووەتی عەسکەری بە مخابرات بە دەفتەر بزورگی عولەماکان ئەنجا بە خوێندن بە سۆفیگەرێتی بە ئاهەنگی هەفتەی وەحدەت بە هەموو شتێک و هەموو نفوزێک بەڵام نەشیتوانێت خەڵکی ئێمە بگری بیکا بە شیعە چکە بڵاوبوونەوەی عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت ئەشعەریەکە لە مەلاکانە ئەشعەریەتیەکە بۆ خۆی ئیمامی باقلانی بۆ خۆی ئەشعەریەکە پێوتر لیسانە الئومە ڕەد لە نۆ جەماعەتە داتەوە وەکو ئیمامی بن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بەڵام ئەم ئەشعەریە لە ضمنی ئەوەی کە مجادلەی لەگەڵ کردوون و منازەرە شیعەیە کە فکری شیعی ڕەت کردوێت لەبەرەوە شیعە ناتوانێت لە ڕۆژهەڵاتی ئێمەشا خۆی بگرێ مادام مەلاکان حرەکەت بکەن چونکە ئەشعەرین و گەنجی ئێمەش لەوێ سەلەفین عەقیدەیەکی سەلەفی وەرەگرنەوە کاتە بە عەقیدە سەلەفیەتیەکە شیعە چەند قەڵەباڵغ ببێ
تاریکستانی شیعەگەرێتی ناتوانێت نووری مۆمێکی تەوحیدی ئێمە بکوشێنێتەوە لە ڕۆژهەڵاتە. لە باشووریشە بە هەمان شەوەیە، بەڵام لە باشوورە ئەوەی کە ئێمەی کوشت فکرە ئیخوانیەکە بوو کە نەرمەلیقە بوو، فکرێکی سیاسی بێ بەرنامە بێ پرۆژە پوکایەوە خوسایەوە، ئەخیرەن کەوتە قاڵوی عەلمانیەکانەوە و بە تایبەتی یەکگرتوش سەرەتا لە 94ەوە کەوتە لای یەکێتی لەبەرەوە دژی بزوتنەوە بەکاربهێنرێ، دوای کەوتە تەرەفی پارتی بۆ ئەوەی نەکەوێتە زۆنی سەوز و نەکەوێتە ئەو خەتە کە دژایەتیەکرێ و ئێستاش بەو تەزعیفێ و تازە بەتەمایە بێت و مراجعی ئەفکارەکانی خۆیان بکەن، ئەفکاریش ناکەن و مراجعی واکەن وەڵم زین دروشمی انتخاباتەکانمان بۆ غەڵەت، خەڵک بۆ دەنجی نەداوینێت. زانیاریشمەیە کە هەندێک لە ئەفرادی سەرکردایەتی یەکگرت و کەوادری وەسەتیانی خواروتر هەردەنگیان بە خۆیان نەداوت. ئێوە چ کارە ساتێک خۆیمە هەمومان ئەمانزانی خۆشیانیان وت، ئێمەش ئەمانزانی خۆشیان ئیعلانیانە کرد کە ئێمە لانی کەم مطمئینین لە نۆ سەوتی خۆمان، نۆ کورسی خۆمان، چکە یەکگرتو دەستگاییە. یەکگرتو ئەزانێت چەند ئەندامی هەیە، ئەزانێت چەند سەوت مسۆگەرەکە لە ئینتیخابات. وەختێک کە مرسی هاتە سەر حکم خوای گەورە ئازادیکە 3 ملیۆن ئەندامی تەنزیمیانە بوو. ئەم 3 ملیۆنە وتیان ئەبێ ئێوە هەر چۆنێک بێ یەکی 5 کەس بێنن بۆی ببێ 15 ملیۆن، ئەوان 17 ملیۆن سەوتیان کۆ کردەوە. یەکگرتو وەکو حیزبێکی دەستگایی دڵنیا بوو لە کورسەکانی خۆی، بەڵام زەربەکەی ئاوا پێکەوتو. خیانەتی سندوقەکان، ژماردنی سندوقەکان و ئەو سەیر و سەمەرەیە کە چەند بەسەرم انتخاباتەیە تێپەڕ بووە، 19 ڕۆژەوە 20 ڕۆژ لە تێپەڕ بووە، هێشتا ئەڵێ نا لە 150 دەنگەکان ماوە ساغ بکرێنەوە بۆی اتفاقاتی و ژێرزەمینی بکرێت. گۆڕانتەوە بکەن ئێوە ڕازی بین بەمەوە فڵان و فیسەر و ئەم جەماعەتانە و کۆمەڵ یەکگرت و نەتیجەتەن بەم ئالمە و سالمەیە شتێکی تر پێک دێن و حیای دیموکراسیەکەشیان برد و حیای پەرلەمانەکەشیان برد. ئێمە ئەبێ ئەمە باش لە فکرمان بێ کە ئێران زۆر چاکتوانی باڵی ئێرانیزمەکان لای مامۆستا عەلی باپیر و پاشانەوانەی دەوروبەری بە قووەت کا دوای نەهزەکان بپوچێنێتەوە فڕیانداتە کەنار و هەندێکیان مرتد ببن و هەندێک کە دانیشن، هەندێککە تەواو پارەی وەرگرتو دانیشت، هەندێکی تر هێشتا ڕقەمی ئێرانە لە بەغدا شەو ڕۆژ دیفاعەکە لە ڕاتبی پێشمەرگە. ئێمە بە تۆ چه علاقەیەکی لە ڕاتبی پێشمەرگە؟ یعنی ئەوەندە شەریفی ئەوەندە مهمی، بەڵام لە ژێر زەمینیش اتفاقیان کردووە لەسەر ڕاتبی ئەفرادەکانی خۆیان. برانی بەڕێزم نابێ ئینسان ئێمە مسڵمان نابێ ئەوەندە جێلوین لە خوێندنەوەی ئەم ئەحداسانەیە. بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم، بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم، بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم، ئەوەندەم شت بەرامبەر مامۆستا عەلی باپیر نییە لە دڵمە. حقدم بەرامبەر هیچ کەسێکیان نییە، هەمویان بە برای خۆ مەزانم، بە مسڵمانیان نەزانم، دڵسۆزی شم بۆیان. بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم مەسئولم لەم سوێندە لە دنیا و قیامەتە. بەس ئەمە واقعەکەتانە. برا هەندێک شت هەیە تۆ لە ناوەوەی عەقڵت پێ ناشکێ نایبینی کە دێ دەرەوە لەسەر گۆیژەوە سەیری سلەیمانیەکەی هەندێک شت زۆرتر نەبینی، هەست بە گەورەی شارەکەکەی. بەس تۆ لە کۆڵانێکی کانسکانە ئەگەڕێی، تۆ لەکوێ سابونکەرانە بینی؟ تۆ لەکوێ گەڕەکە تازەکان هەست پێەکەی؟ تۆ لە هەولێر نەچیتە سەر قەڵات چۆن ئەم ئەترافانەی هەولێرە بینی؟ کەسێک کە لە دەرەوە ئەبێ لە خارجی ئەو مەعادەلانەی ئێوە ئەبێ ئەو کاتە زیاتر شت دەبینێ، بە تایبەتی ئەگەر مێژووی نوێی ئەم حرەکەتانە بخوێنێت. لە 79 ئێران هاتۆتە پێشەوە چۆن بووە بە ڕقەمێکی گەورە لە ناوچەکە، بەچی بووە؟ بە احتیواکردنی ئەم خەڵکە، بە لەتلەتکردنی ئەم ئەهلی سوننەتە.